برام عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه. دەڵێ ئەم نامەیەم بگێنیت بە مامۆستا زۆر باشە. بەشکم دایکم ببێتە شوێنکەوتەی وەحی. مامۆستای بەڕێز، زۆر جار سەوتەکانی تۆ یاخود ڤیدۆکانی براکانمان کە شوێنکەوتەی وەحین پیشانی دایکم ئەدەم و بەڕاستی زۆر جار وەسفتان ئەکات و هەستیش ئەکەم کە بە شێوەیەک حەزی لە شوێنکەوتەی وەحیە، بەڵام تاکو حەدێک تەمەنی هەیە و خوێندەواریشی نییە. بۆیە داواکارم لە جەنابەت بە شێوەیەک باسی وەحی و شوێنکەوتەی قورئان و سوننەت بکەی، بەڵکو ئەڵڵا تەعالا هیدایەتیدا نەجاتی بێت لەم دونیا و بێئومێد نیم لە ڕەحمی ئەڵڵا. مامۆستای بەڕێز، ئەڵڵا سەلامەتت کات لەگەڵ ئەم پیاوە بەڕێزانەی تر کە شوێنکەوتەی وەحین و هەر موسڵمانێک. ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بەڕێزتان و داچی بەڕێزتان نەگەڕنیتەوە ئیلا بە ئیمان و ئیسلامەتی نەبی یارەب. یارەب ئەو خوشکە و باقی ئەو خوشک و دایکانەی دیکەمان، ئەو باوکانەی دیکەمان کە ئێستا لە جێژاوی گومانی شێخ و ئەقوال و مەلاکاندان کە دەیان ساڵە عومریان هینایە، بەڵام ڕاستی و حەقیقەتی ئەو ئیسلامەتیە کە شوێنکەوتنی ئەڵڵا و پێغەمبەرەکەیتی دابەشیان کردیە بەسەر خەڵکەکی کەدا بەوەش پێیان دەفرۆشنەوە کە شوێنکەوتەی کیتاب و سوننەن، بەڵام کیتاب و سوننە لەکنەوان بە تێگەیشتنی نەبی ئومەکە موحەممەدە صلی الله عليه وسلم نا، بەڵکو بە تێگەیشتنی سەلەف و خەلەفیان، بەڵکو بە ڕاجیاوازیان، بەڵکو بە گەورەکردنی خەڵک و دروستکردنی ئیمام لە خۆیان، بەڵکو بە دروستکردنی دێها سەر لە ئینسانەکان لە خۆیان، بەڵکو وەکو قەومانی پێشووتر دەڵێن وقالوا لا تذرن آلهتكم ولا تذرن ودا ولا سواعا ولا يغوث ويعوق ونصر وقد أضلوا كثيرا. وەکو ئەو قەومانەی پێشیتر مەلە و سەرگەورەکانیان پێمان دەڵێن نەکەن واز لە شێخ و عالم و عولەما و زاناکانتان بینن، ئاگادار بن ئەگەر واز لە یەغوث و یەعوق و نەسر و وەد و سواع و ئەوانە بینن بەرەو گومڕایی دەڕۆن. ئەو ڕۆژ خەڵکانەکی دیکە بە ناوی مینبەر و مەلا و مێزەر و دێهاشتی تر ئەوانەی کە مەندیل و مینبەرەکەیان کردە شاباشی دەستەڵات و حکم و پارە و دەوڵەمەند و ترس و دێهاشتی دیکە گۆڕیان و فرۆشتیانەوە، ئەوانە لەسەر مینبەرەکان خەریکن مێشتی دێها لە خوشک و داکانی ئەوهامان تێک دەدەن، شێخەچیان لەکن گەورە دەکەن، ئیتر بۆ نوشتەکردن، ئیتر بۆ سیحر و جادو بۆ منداڵ، هەموو شتەچیان لە ئەڵڵا ستاندیتەوە و پێیان وایە شێخ فڵان منداڵ دەدا و شێخ فڵان کوڕ دەدا، دکتۆر فڵان ئەگەر بچێکنی سەدا سەدە و هەموو کاروبارەکانت ڕایی دەبی و ئیشەکانت دەڕوە. هەموو ئەوەی کە داواکردن و یعنی هاوارکردن و پەناگرتنە کە بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا هەمویان لە ئەڵڵا ستاندیتەوە و دایتیانە دەستی کۆمەڵک کەس بە ناوی هاخام و قەشە و شێخ و مەلا و دکتۆر و سەید و لە بندیوار و سەردیوارەکان و مزگەوتەکان و تەچیە و شوێنەکانی دیکە و لە هەر شوێنەکە لە بۆیان بلوێ و بگونجێ و دانیشتینە و ئیشیان بوویتە ئەوە کە خەڵک دوورخەنەوە لە پەیام و بانگەوازەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خەڵکان لە بەندایەتی شێخ و ئیمام و ئەقوال و هەموو ئەو شتانە دوور دەخاتەوە و رب العالمین فەرمووی اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله. ئەوانە دایان نا شێخ و مەلا و هاخام و قەشە و ئەوانەی کە ناویان لێ ناینە زانا و عولەما و سەرکردە و بەرپرسەکانیان لە شوێنی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئەو کەسانەیان دانا. جا لە قیامەتدا ئەو کەسانە یومە تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسول. کاتە کە ڕوویان وەردەجێردێ و کاتێک ڕوو دەکرێنە ئاگر ئەو کەسانە دەڵێن ئای خۆزگە ئیطاعەی ئەڵڵا و ڕەسوولەکەمان کربا صلی الله عليه وسلم، وقالوا ربنا ودەڵێن ئەی پەروەردگارمان إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل. یا رب ئەمە شوێنی چێکەتین، شوێنی سەرکردە و گەورە و شێخ و هاخام و مەلا و قەشەکان ئاکو بەڕائەنا ئەوانەی کە گەورەیان کردبوون. چێت گەورە کردیە؟ سەرکردەکت گەورە کردیە، پەڕۆکەکت گەورە کردیە، قەومەکت گەورە کردیە، شێخ و ئیمام و مەذهبەکت گەورە کردیە و لە سەردیندا کردیتە دین، عالم و زانایەکت گەورە کردیە و هەر گروپە و بە کەیفی خۆی و تاقمەکەی خۆی و شێخەکەی خۆی گەورەی کردیە. چێت گەورە کردیە؟ هەر یەک لەوانت گەورە کردیە و لە سەبیل و ڕێگاکەی ئەڵڵا دووری نەخستیەوە. ئەوانە کوبەڕائەنا، ئەدی ئەوانە فەئەضەلوا السەبیل نەبوون،
ئەدی ئەوانە فەضەلوا و ئەضەلوا نەبوون، ئەدی ئەوانە ڕێگاکەیان لە تۆ گومڕان نەکرد، ئەدی ئەوانە ڕێگایەکە چکەیان جگە لە سیڕاتە المستەقیمەکەی جگە لەوەی وأن هذا صراطي مستقيما فاتبعوا ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي. ئەری دانانی ئەو هەموو مەذهب و ئیمام و گروپ و شێخ و قەول و ئەقوالەی ئینسانە، ئەو هەموو شێخ و بەناوزان و زانا و عالمەی کە نەقلی دینیان لەسەر بوو، نەک شەرحکردن و ڕوونکردنەوەی دین کە لەسەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەو دینە ڕوونکاتەوە، نەک لەسەر خەڵکەکی دیکە. ئەرێ ئەوان ئەرکەکەی خۆیان وەکو خۆی گەیاند، ئەڵێ ناقلەکی ئەمین بوون، صحیح بوون، صریح بوون، فەسیح بوون، یا ئەوەتە دەستکاری دینی کاملیان کرد کە ئەڵڵا کاملی کرد بەبێ سەلەف و خەلەف و شێخ و عالم و عولەما. ئەرێ ئەڵڵا و ڕەسوولەکەی کەسی لە بۆنگۆ بەجێهێش بەو ناوانە، ئەرێ هیچ کەسێکی دانا بڵێ کاکە ئەو کەسانەشتان لە بۆ بەجێ دێرم. جاخوشتی بەڕێزم ئاگادارت دەکەین و نەسیحەتت دەکەین کاتەکە تو گوێ دەگری بزانە گوێ لە چ دەگری، بزانە ئەوەی کە پێت دەگوترێ ئاەت و فەرمایشتەکانی ئەڵڵا و پێغەمبەرەکەیتی یان شتانەکی دیکەیە. بزانە ئەوانە ئەو هەموو سەرگەورە و مەلایانەی کە هەبووینە و ڕۆژانێک لە گوند و شار و لادێکان چیان بەو خەڵکە بەخشیە، چیان بە بەڕێزت گوتیە، پێیان گوتی ئەو دینە ئەڵڵا و ڕەسوولەکەیتی، کاتێک ئاەتێک حەدیثەکت بۆ دەینەوە بە قەولی دە ئیمامی لە بۆت ڕێز دەکەن، ئاەتەکەت لێ تێک دەدەن لە کۆتایی بیکەی و نەیکەی هەر یەکە. لە کۆتایی ئەگەر لەسەر قەولی ئیمام و ئەقوال بڕۆی زەکات بدەی یان نەدەی هەر یەکە، هەر موسڵمانی نوێژ بکەی یان نەیکەی هەر یەکە، هەر موسڵمانی، بەڵام لەکن هەندێکیان تونترن بیکەی باشترە، و بەڵام ئەگەر کەسێکیش نەیکە هەر موسڵمانە و عەزیزە و پیاوی چاک و باشە لە کنیان، ئەو کەسە هەر بەڕێزە لە کنیان. کەواتە ئەو دینەی ئەوان دروستیان کردیە تەوبەی تێدا نییە، پەشیمانی تێدا نییە، ئەوەش ئیشی شەیطانە، شەیطان لێ ناگەڕێتەوە بە بکەی. کاتە کوفرێک دەکەی، تاوانێک دەکەی، شتێک دەکەی، دەڵێ نا خۆ هەمووی پێی وایە ئەو ئیشەی ئەو دەیکە ئەعمال و کردەوەکەی چاکە و باشەیە، خۆ ئەو نوێژ دەکا، خۆ ئەو مەسەلەن با بڵین مەسەلەن هەر کار و کردەوەک دەکا ئیتر بە حیسابی خۆی، نازانی ئەو ئەعمال و کردەوەی وی ئەعمال و کردەوەی موسڵمانان نییە، نازانی ئەوەی کە دەیکاتن پێچەوانەی ئیمان و ئیسلامەتیە، نازانی بە ناوی ئیسلامەتی دەیکا بەڵام ئیسلامەتیش نییە و لێشی قبول ناکرێ، بگرە خەسارەتمەندە لەو ئەعمالانەی کە دەیکاتن. وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. نازانی وەکو تۆزی بەربای لێدێ و ئەعمال و کردەوەکانی دەڕوا بە حسابی خۆشی ئەعمال و کردەوەی چاچیشی کردیە، بەڵام ئیتر ئەعمالەکانی دەڕوا و دەبتە پوشی بەربا و حسابی لە بۆ ناکرێ ئەگەر ئەحسەنی سونعیشی کردبی، مادام ئەوە نەبی کە ئەڵڵا سبحانه وتعالى پاشان پێغەمبەرەکەی ئەمر و فەرمانیان لەسەریتی و فەرموویتیان لەسەری. جا ئەگەدار بە لە ڕۆژی قیامەتدا ئەو کەسانە بۆ یەکە ئاەتەکەمان لە بۆ بەڕێزت باس کرد، يوم تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسول وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل ربنا آتهم ضعفين من العذاب والعنهم لعنا كبيرا. لە قیامەتدا دوعایان لێ دەکەی، یا رب سزاکەیان لە بۆ دووقات بیان بچێشی سزا بەو کەسانەی و لعنەتی خۆتیان لەسەربی، لعنەتەکی گەورەیان لەسەر بکەی. ئەو کەسانەی کە ئەتویان لە ڕێگاکەی ئەڵڵا سبحانه وتعالى وێڵ کرد، ئەوانەی کە بوونە بەربەست لەوەی بەڕێزت کە ئیمان بینی، ئەوانەی بە شەهادە و ناو و دەنگ و بە حساب علم و زانست و زانیاری، بەڵام علم و زانستیان هەبوو لە هەموو شتێک، بەس لە کتێبەکەی ئەڵڵا نەیان بوو، بەس لە پەیامەکەی ئەڵڵا نەیان بوو، ئەهلی ذیکر بوون، بەڵام نەک ئەو ذیکرەی کە کتاب و سوننەیە، بەڵکو ئەو ذیکرەی کە کتێبی ئیمام و شێخ و ئەقوالەکانە. ئایا شێخ و ئیمام و ئەقوالەکانیان ئینجیل و تەوراتیان پێ هەتا ئەوان بە دوویان کەون؟ ئەگەر ئینجیل و تەوراتیان پێ بوایە قسەمان نەدەکرد، نە بە ڕاستمان دادەنا نە بە درۆ. لە کاتێک باوەڕمان بە ئینجیل و تەورات هەیە، بەڵام ئیمام و شێخەکانە دینەکی دەستکردە و ئەهلی کتابی ئینسانەکانە، بەڵێ ئەوەی ئەوان دەیڵێن بۆمە دین نییە، دین ئەوەیە کە ئەڵڵا و پێغەمبەرەکەی فەرموویتی و ئەوان نەقڵەکی صحیح و سەلیم و صحیح و فەسیحیان کردبیتن، ئەوەیان لێ وەردەگرین، نەکشتانەکی دیکە. جا و خوشکە بەڕێزەمان بۆی لە قیامەت بەر لەوەی بگەیە ئەو ڕۆژە داچی بەڕێزمان، بۆی پەشیمان نەبیەوە ئەی دایکانی بەڕێز، ئەی خوشکانی بەڕێز، ئەی باوکانی بەڕێز، ئەی برایانی بەڕێز، لە بۆ هەمووتانە ئەو قسە هەر لەگەڵ ئەو خوشکە و ئەو دایکەمان کە قسە دەکەین ئێستا دەبی بزانین پەیامەکەمان لە بۆ هەمووتانە. ئەی گەنجی بەڕێز، ئەو
ئەو کەسەی کە گوێ دەگری بە ڕق و چینە، ئەو کەسەی کە گوێ دەگری و مامۆستاکەت پڕی کردی، ئەو کەسەی کە گوێ دەگری دەڵێ آخر ئەو هەموو شتە هاتیە ئەمە کوو بزانین ئەگە نابی کەسەکە بی ئەدی دەرسمان پێ بڵێ و عیلممان فێرکە، با کەسەکە بی ئەهلی ذیکر بی و ذیکرەکەت فێرکە، با کەسەکە بی دین بی و دینەکەت فێرکاتن. بەڵام کاتەکە تو دەچێت دوکانێک داوای وەک دەڵێ زەخیرە دەکەی ئەو سەیدەلیەی هەیە ئاخر نابی ئەو برنجی لە چێ بوو ئەو فاسولیای لە چێ بوو ئەتوو داوای حەبی سەر ئێشە دەکەی ئەتوو چوویە سەیدەلیەک و داوای دا و دەرمان دەکەی بەڵام لەو لایە دەڵێ کاکە ئەرێ ئاسنەکەم نادەنێ ئەرێ کاکە بزانن وی لەچی سەیارەم نادەنێ کاکە تو هاتیە چوێن دەرێ غەڵەت هاتی کاتێک داوا لە مەلا دەکەی دەڵێ کاکە چارەسەر و دەرمانێک بە دینەکە پێم بدە دەڵێ کاکە ئەوە ویلی سەیارەیە و ئەوها باشە دەڵێ مامۆستا ئەوەم لە بۆ چاپکە دەڵێ بابم تەیاکەی پەنچەر بکەم دەڵێ مامۆستا ئیشەکەی من کتاب و سنەیە قورئان و سنەکەم پێ بڵێ دەڵێ نا قورئان و سنە ئەمە تێی ناگەین ئێگەر تێی ناگەین بۆ پرسیارمان لێ بکرێ لە قەبر ئێگەر تێی ناگەین بۆ مەسئولین لەسەر ئێگەر تێی ناگەین بۆ ئەڵڵا خیتابمان لەگەڵ دەکا یا ئەیوهە الذینە ئامەنوا خوشکم خیتابت لەگەڵ دەکا خوێندەواریت هەبی نەبی نیتە ئاگادار بە حەق و حسابە لە قەبر و قیامەت تێگەیشتی پرسیاری پەرستراوەکەت لێ دەکرێ ئەوەی کە ڕۆژانە دەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین چێ دەپەرستی ئەتو ئیاکە نەعبود بەس ئەڵڵا دەپەرستی ولا يشرك بعبادة ربه أحد أو في حكمه أحد أري لعبادتدا لحكمدا أتو شريك لبو قرار ندايا أي لعبادتدا هاوار كسا دي كشناكي أي عبادت دكي نوێژ دكي مثلا هەموو کاروبارەکان خۆدا پۆشینت سەمع و تاعەت لە بۆ مێڵدت و لەگەڵ ماڵ و منداڵ و کەس و کار و وەک دەڵی چێشت حازرکردن و دێهاشتی دیکەت لە خزمەتکردنت لە دێها سنەت و وەک دەڵی ذکرکردن و یادکردنی ئەڵڵا سوبحانەه وتەعالە هاواری کاکە شێخ و مامە شێخ و قەبر و بابە گوڕگوڕ و دار و بەرد و شێخ فلان و سەید فلان و کاک فلانیشی لەگەڵ ناکەی کاتێک هاواری ئەڵڵا دەکەی هاواری حکمە دەستکردە ئینسانیەکان ناکەی ئایا شەریک لە بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم قرار نادەی ئایا لەوەی دەڵێ ئیاکە نەعبود و بەس ئەتوو دەپەرستم کەسە کە عیبادەتی لە بۆ بکرێ دەبی هەموو عیبادەکان سەرف بەس لە بۆ ئەو بکرێ یعنی لە خاڵیکەی لە خەڵکەچی دیکە بەتاڵیکەی لە خەڵکەچی دیکە نابی مەسەلەن کاتەکە نوێژ دەکەی بیرت لای شتەی دیکەش بیرت لە بۆ خەڵکەچی دیکەش بڕواتن کاتێک یادی ئەڵڵا دەکەی سوبحانەه وتەعالە نابی شەریک لە بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم قرار بدەیت تێگەیشتی نابی لە بۆ کتێبەکەی کتێبانەکی دیکە لە ئیمام و ئەقوال و هەزاران شێخ و سەر قرار بدەیت حاڵی بووی ئەو دینە ڕوونە و ڕوونکەرەوەکەی محەممەد بن عەبدوڵڵایە صلی الله عليه وسلم جادایکانی بەڕێز خوشکانی بەڕێز ئێو کەسانەی گەنجانی بەڕێز ئێو کەسەی کە گوێی لەم نەو چوار کەلیمەت خوێندێ لە قەول و ئیمام و شێخەکان لە کنت گەورە کراینێ وەکو تو ئینسانەکن پرسیاری قەبر و قیامەتی تو نینە ئەو قورئانە خیتابە لەگەڵە توش شتێک نەتزانی پرسیار بکە بەڵام وەکو خۆی جوابت بدرێتەوە بە کتابەکە بە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کە بەیینی ئەو کتێبێ و پێغەمبەران عليهم الصلاة والسلام هاتینە بەیانی پەیام و بەرنامەی ئەڵڵا لە بۆ خەڵک بکەن نەک خەڵکەچی دیکە دابدرێ وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم حيث پێغەمبەرێکمان نەناردی ئەڵڵا سوبحانەه وتەعالە دەفەرمێ إلا بلسان و زبانی قومەکەی هەتا لە بۆ خەڵکەکەی چ بکا بەیان بکاتن ساکەوا بوو رب العالمین پێغەمبەرانی ناردیە بە زمان و بە لوغەی قومەکانیان بۆی لە بۆ خەڵکی ڕوونکەنەوە بۆی خەڵکەکە تێبگەینن جا قورئانەکی ناردیە دەفەرمێ ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر ئەگەر ئەتوو نەخوێندەواری پێغەمبەری مەش نەخوێندەوار و ئومی بووە صلی الله عليه وسلم تێگەیشتی پێغەمبەرێکی ئومیمان لە بۆ هاتیە ئەڵڵا ئەمری پێکردیە کە بخوێنی یعنی پێ بخوێنە اقرأ باسم ربك الذي خلق کاتەکە جبریل عليه السلام پێی فەرموو بخوێنە اقرأ بخوێنە چێ باسم ربك الذي خلق بەناوی ئاچێ بەو ئەڵڵای سوبحانەه وتەعالە کە ئەتووی خەلق کردیە تێگەیشتی بەناوی ئەوە بیخوێنە جاتو بەناوی ئەڵڵا دەخۆی بەناوی ئەڵڵا دەخوێنی بەناوی ئەڵڵا دەڕۆی هەڵسوو کەوتت کاروبارت هەموو شتەکەت بیسم اللهە بیسمی سەرۆک و حیزب و فلان و قەوم و گەل و مەسەلەن عائیلە و عەشیرەت و شێخ و زانا و مەلا و زانا و سەلەف و خەلەف و کەس نییە بەڵکو بیسم الله مادەم هەموو شتەکەت بیسم اللهە مادەم خەڵقت لە بۆ ئەڵڵایە سوبحانەه وتەعالە ئەمریشت لە بۆ ئەڵڵایە ساکەوا بۆ عیبادەتەکانت هەموو لە بۆ ئەڵڵا دەکەی خاڵی دەکەی لە نەفس و ئارەزواتەکان لە هەموو شتەکانی دیکە و پەیام و بەرنامە هەر ئەو پەیامەیە کە ئەو داینایە ئێستا شەریکت بۆ ئەڵڵا دانەنە بۆ پێغەمبەرەکەی شێخ و ئیمامت دانەنا بەناوی ئەوەی ئەو ئیمامە ئیجتیهاد دەکا ئەو ئیمامە شێخە ئەویش لۆی هەیە دین ڕوونکاتەوە کامە ئیمام لە بۆی هەیە 100 گروپت 1000 گروپت هەیە هەر گروپە و 100 ئیمام و 1000 ئیمامی خۆی هەیە هەر ئیمامە و 100 کتێبی هەیە
ئیچی هەتان ڕاستە هیچیشتان لە هیچتان ڕازی نینە و سەدان ئیمام و گروپتان دروست کردی ئیکامەتان ڕاستە بە دوو کامەتان بکەوین لە دوو کامەتان بین کامەیان ڕاست و تەواوە خوشی من ساکەوا بوو ئەوە تەواوە اتبعوا أحسن ما أنزل إليكم اتباعی ئەوە بکە چییە کە لەلایەن الله سبحانه وتعالى چاکترین و باشترینە لە بۆت نازل کرایە الله سبحانه وتعالى بە ئەو ئاەتانە بەبیر بەڕێزت بینەوە بەڵکو تێبگەین واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون الله سبحانه وتعالى دفرميت شيء أواني كشوين سكتين واتبعوا أو نور الذي أنزل معه أولئك أوانا مفلحا كشوين سكتين يعني شويني أو وحي كتينة تيجيشتي شويني أو نور كتينة شويني أو بيامو بيغمبر كتينة صلى الله عليه وسلم كاما بيامو بيغمبر أو بيغمبريك الله دفرمي الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل سمان بيدك يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون الله سبحانه وتعالى دفرميت الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يعني الله دفرمي أوانيك تنها شوين شكتينا پیغمبر صلى الله عليه وسلم كوتون لكتبكيان دا فرمانيان پێدەکات و چشیان لێ دەکات و نەهیان لێ دەکات و حەرامیان بۆ دیاری دەکات و حەڵاڵیان بۆ دیاری دەکات و تەنها شوێن ئەو ڕووناچیە کەوتون بەڕاستی تەنها ئەو کەسانە سەرفرازنەها واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون ئەوانەی کە ئیتیباعی ئەو نوڕەیان کردیە بەس ئەوانە چێنە بەس ئەوانە سەرفرازن يعني مرزي سرفراز بون تنيا بتوا بستقرايا بشوين كوتني وحيا وخشي من يعني اگر شوين كوتني وحي بي بو سرفرازي اگر اوها نبي اول ودل نيابك سرفراز نابت الله سبحانه وتعالى لشوين كده فرمي اتبعوا ما انزل اليكم من ربكم ولا تتبعوا من دونه اولياء قليلا ما تذكرون الله سبحانه وتعالى ده فرمي اتبعوا ما أنزل إليكم شوين أو بكون كللايان الله سبحانه وتعالى للايان پروردگارتان وبوتان دابزي واتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء قليلا ما تذكرون وشوين سمكون شوين شتي ترزق لو مكون يعني شوين أقوال إمام شيخ دار برد نفس آرزوه بارية هرشتك أوانها محددشي هي بارة بحدي خوي إيش دكي بحلالي بتساچي بباشي لچه ديني لچه سرفي دكي حاڵی بووی هەموو ئیشەکانی دیکە هاوسەرتە ئەو کاروبارانەی کە شەرعیە جێبەجێی دەکەی مەسەلەن داوات لێ دەکات لە خۆداپۆشین لە برۆ نەکردن تێگەیشتی لەسەر و سینگداپۆشین لە لیباسی تەسک و تەنک لە بەر نەکردن لە نوێژ و عیبادەت و هەموو شتەکانی دیکە ئەتوو بە ماڵ و منداڵەکەت دەپارێزی بە کوڕەکەت دەڵێ نوێژ بکە دەڵێ شوێن ئەڵڵا و پێغەمبەرەکەی بکەوە صلی الله عليه وسلم کەواتە شوێن ئەوە دەکەوی ئەڵڵا ئەوەی نازڵ کردیە ئەڵڵا نازڵی نەکردیە بڵێ کاکە دە ئیمامی شمدانە و شوێنە و ئیمامانە بکەون بڵێ بە ناوی فەسئەلوا ئەهل الذیکر بەڵام ئەوان أهل تغيير وأهل نازانم تحريف بن أهل ذكر نبن تحريف آيات كان بكن نك آيات كان نقل كان همو ما نقل مان لسرة أما كسچين فقط نامك مان بيدرا أو نام وكو خوي دقينين هركز دي أو نامك كتاب السنة كي وكو خوي دقينيتن هركز نا بشرح إمام الشيخ وجروب وتاقمو كسچي كتيبقى تيجيشتي أو مانية جاء الله فرموي قليلا ما تذكرون بەڕاستی يعني زۆر کەمتان هەیە بیر لەو ڕاستیە بکاتەوە باشە زۆر کەممان هەیە کابرا کە پێی دەڵێ بیر ناکاتەوە دیارە هەموو مەلایە ئەو هەموو شێخە ئەو هەموو زانایە سەدان و هەزاران عولەمامان هەبووە ئەدی ئەوانیش دین ڕوو ناکەنەوە والعیاذ بالله ئەوانە لەسەر ئەو ڕوونکردنەوە دەڕۆن کە پێغەمبەر فەرموویتی صلی الله عليه وسلم ئەگەر ئەوانەشیان کرد ئەمە لەسەر سەر و چاومانی دادەن اینجا هەر یەک لە ئیمام و شێخەکانی تیان لەکنەوان چەند گەورەیە لەکنەمە مرۆڤ و ئینسانەکە وەکو باقی خەڵکی ترە و نەقڵەکەمان لێ وەرگرتیە نایپەرستی ئەتوو کە ئەو قسانت لە من گوێ لێ دەبی ئەمن ناپەرستی ئەمن گەورە ناکەی لە ئاستی خۆم ئەمن چێمە وەکو باقی ئینسانەکانی دیکەمە تێگەیشتی کافران دەیانگوت وەلئین ئەطعتم بەشەڕا ئینەکم مثلکم ئینەکم ئیذەن لەخاسرون
ئایانگۆ ئیتاعی بە شەڕێک دەکەن وەکو خۆتان بەڕاستیانگۆ خەسارەتمەندن یعنی ئەو بە خەڵکیان دەگوتنگۆ ئیتاعی پێغەمبەران دەکەن کورەکەکەنگۆ خەسارەتمەندن وەکوگۆ ئینسانەکە بەڵام رب العالمین فەرمووی پێیان بڵێن چێ قل ئینەما ئەنە بەشەر مثلکم یوحا ئەمە کونگۆ مرۆڤەچین بەس وەحیمان لە بۆ دێ پێغەمبەران وەحیان لە بۆ دێ ئاگدار بە کافران ئەوەندە عەقڵیان هەبووە بە حسابی خۆیان کە شوێن ئینسانەکان نەکەون بەڵام ئینسانە مردیەکانیان لا گەورە بووە و پەرستینیان و ئیترلات و مەنات و عوزا و دێها کەسی دیکەیان دانایە و کردینیانە پەرستراو ئەوە قەول و کتێبیان نەمایە بەس قسەیان لەسەرمایە ئەدێگەرە و ئیمامانەی پێشووتر لە یەغوث و یەعوق و نەسر و ئەوانە کە خەڵک دەیان پەرستن ئەگەر کتێبە چیان مابە ئەگەر قەولە چیان مابە ئێستا چیان لە خەڵک دەکرد فڵانی شوەی گوتێ فڵانیش ئەو های کردێ لەسەر ئەوانەیان دەبردین و دەینان جاداچی بەڕێزم ئیتیباعی ئەوە بکە کە لە بۆت وەحی کرایە تێگەیشی وە شوێن غەیری ئەوە مەکەوە بەڵام ئیتر وەکو گوتمان رب العالمین دەفەرمێ قەلیلەم ما تەذەکەڕونها تێگەیشتی کەمتان هەیە بیر لەو ڕاستیانە بکاتەوە ئاەتێکی دیکە الله سبحانه وتعالى دەفەرمێ اتبع ما أوحي إليك من ربك لا إله إلا هو وأعرض عن المشركين الله سبحانه وتعالى فرمان برسول الله صلى الله عليه وسلم دكات كتنهات سبكا شوين أو بكويت ك بوحيدا بزيت السري للايان شيء وللايان الله سبحانه وتعالى تيجيشتي للايان أو الله تعالى وهر أو جيجا لو هيز پروردگارة چكنية بحق وأويك أي محمد صلى الله عليه وسلم پشبك شيء وأعرض عن المشركين وپشبك أوانيك مشركين إعراض يامك گەمە و گاڵتت پێ دەکەن قسەت پێ دەڵێن ئەگەر بەیانی ئەتو بڵێ لەسەر وەحیمە ئەگەر بەیانی ڕەمەزان بوو بڵێ کاکە هەتا ئەمن مانگ نەبینم بە ڕۆژی نابم یا چەند کەسێکی صادق و ڕازگۆ ئەو کەناڵەوەیگو ئەو کەناڵە چی لێ وەردەگیرێتن سەر بە شەیاطین و ئینس و جنەکانە بێن بڵێم ئەوە دەڵێن فرانکەس دیتیتی لە چۆمان دەڵێن فرانکەس مانجی دیتیە فلانکەس دیتیتی فلانکەس چێە لەو هەموو کامیرۆ و تەکنەلۆژیایە ئەنگۆ بەو هەموو تەکنەلۆژیایە نەتان دیتیە فلانکەس دیتیتی نا دەبی ئەو مانگە بە چاوی سەر ببیندرێ و خەڵکیش بیبینی ئەگەر لە وڵاتی مننا لە وڵاتەکی کە بە صادقی وێنەکەم پێشاندن بڵێن ئی ئەو ڕۆیە و دیترایە و لە سەرسەر و سەرچاومە و کاتە ئەمن صوموا لرؤيته وأفطروا لرؤيته بۆ شێوازە دەکەم ئەگەر قسەچیان پێگوتی ئەو شتە حرامە حەڵاڵە بڵێ ئاەتە یان حەدیثە ئەگەر گوتیان ئاەت و حەدیثە بڵێ ئایا ئاەتەکە الله و پێغەمبەرەکەی فەرموویتی یا قەولی ئیمامەکانە سوڕاندیتە ئەگەر گوتی ئیمام فلان و شێخ فلان وەی گوتێ بڵێ کەواتە ئەوە دین نییە دین ئەوەیە الله فەرموویتی و ئەو قورئانە ڕوونکەرەوەیە پێویستی بەو هەموو شەرح و تەفسیر و ئیمام و شێخ و مەذاهب و قەول و ئەقوالەتان نییە ئەوە بەس دوورخستنەوەی دینە لە خەڵک چوار مەذهبتان دانایە بە ناوی مەذهبی فقهی لە خەڵکتان تووشی سەرجێژی و گومڕایی کردیە نازانی کو خۆی بشوە لە چێ دەست پێ بکات لە چێ بێ دەستنوێژی چۆن بشوە گومانتان لە نوێژ هەیە بەڵام لەولایە دەڵێن دەستنوێژەکە دروست نەبی نوێژت دروست نییە ئێت و هەر نوێژەکەت پێ نوێژ نەکەرەکەت پێ موسڵمانە بۆ لە دەستنوێژەکە چێشە دروست کردیە لە دەیەها قەضای دیکە ئەنگۆ چێشەتان دروست کردیە لەسەر فەرعی گچکە چێشەتان دروست کردیە بەڵام لە ئەسڵەکە گومانتان هەیە لە ڕاستیەکە لە ئەسڵەکە گومانتان دروست کردیە باوەڕتان پێی نیە احتیاجی بیکانەی کە هەر موسڵمانە بەڵام لەولایە لەسەر فەرعەکان دنیایەکیان کاول کردی هەر شتەکە تو دەیکەی لە کنەوان هەر موسڵمانی بەڵام وەچی دیکەشە تو لەسەر مەوضوعی گچکە لەوانەیە دار و بەرد بەسەر یەکدا بین نەخوارێ باشە يعني دێها شت دەکەن لەسەر ئەو مەسەلە جا بزانە تو ئیتیباعی ئەوە بکە خەڵکانێک دژایەتی دەکەن داچی من ئێستاگەرە وەحیە بکەی لەوانەیە خوشکەکانی خۆت کەسەکانی خۆت ئەتو لەگەر عالەمێنی و ئەوە تەحەدیثێکی ضعیفەیە و زۆرینە و کەمینە وەرە ئەتو بیکە و وەرە ئەتو جێمەدێ و کاکەسبەینێ جێژنێ و آخر هەونیە و هەوە و وەیان گوتێ و فڵانی شوەی گوتێ و لێمان تێکچوو نەمانزانی و نەکاکە بە چاوی سەر ئەگەر هەور بوو نەماندیسی ڕۆژەکەی خۆمان تەواوکەین والله دونێ مانگ دیترابوو چ مشکلێن بە حەدیثەکەم کردیە مادەم لە یەک وڵات و شوێن نەبیندرا و هەور بوو لە هەموو شوێنەکان و نەمانزانی و مانگ نەبیندرا کەیفی خۆیتی تەواو لە کنەمە هەو نییە ئەو جا حەزەکەی با هەو بوو خۆمە گوناهبار نینە تەواو وەسەلام آخر ڕۆژێکتان زیاد گرتی ئەنگۆ لەگە شەیطانی پێبووینێ کاکە شەیطان ئەوەیە کە ئیتیباعی دەکە ئەوەنەوە ئینە الشیاطین لەیوحون إلی ئەولیائهم لیجادلوکم وإن أطعتموهم إنکم لمشركون ئەنگۆ ئیطاعی شەیطانتان کرد بەجێ فەرمایشتەکەی پێغەمبەرتان نەکرد ئیطاعی زۆرینە و کەمینەتان کرد ئیطاعی حەقتان نەکرد کەواتە ئەنگۆ شوێن کەوتوی شەیطان وحیتان لە بۆ دەکا نەک ئەمە بۆ ئەمە شەیطان بین کاتەکە خۆتدا دەپۆشی کە ماڵ و منداڵ و کچ و کوڕەکانت ڕێنمونی دەکەی بە ئاەت و حەدیث لەگەڵەوەشدا ئینسان قابلی هەڵەوکەم و کورتی و پەشیمانبوونەوەی خۆوەکو شێخ و ئیمامەکان نیە لە هەر شوێنە غەڵەتەکەت کرد کوفرەکەت کرد تاوانەکەت کرد تەوبە بکە پەشیمان بۆ پێت کەم نەبی تەوبەکردنت پێ کەم نەبی غەڵەتەکەت کرد تەوبە بکە پەشیمان ببەوە چونکە ئیمام و شێخەکان لێ ناگەڕێن تەوبە بکەی نوێژەکە حاڵەتەکە هەر شتێکت بەسەر هات تەوبە بکە ئێوارە تەوبە بکە بەیانی تەوبە بکە شەو تەوبە بکە بگەڕێ وەلای الله سبحانه وتعالى شەریکی بۆ قرار مەدە بڵێ یا ڕەب بێ شەریکی
یا رب شەریکت لە عیبادەتدا لە پشتبەستندا لە حکمدا لە هیچ شتێکدا شەریکت بۆ قرار نادەم هانا و هاوارم بەس لە بۆ تووە داوام بەس لە تووە داوام لە هیچ کەسێکی دیکەنی یا رب العالمین کەوابوو ئەو ئاياتانەی بۆ بەڕێستم باس کرد اتبع ما أوحي إليك من ربك لا إله إلا هو أعرض عن المشركين هەموو ئەو ئاياتانەی کە بۆ بەڕێزت باز دەکەم یعنی ئەمرت پێ دەکا کە ئیتیباعی ئەو وحیە بکەیت نەیگوت دەبی بزانی و دەبی ئەتو فڵانی شارەزابی و دەبی هەموو لوغەی عربی بزانی و دەبی خوێندەواری تەبیتن نە ئاو پێغەمبەرەی مە صلی الله عليه وسلم چ بوو کاکە ئاو پێغەمبەرە وەک بڵێ پێغەمبەرێک بوو کە خوێندەواری نەبوو باشە خوێندەواری نەبوو خەڵکێک دەڵێ نا خوێندەواری هەبوو هەموو شتی زانی کاکە نەیبوو الله دەفەرمێ النبي الأمي يعني شيء الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل بلا خوين دواري نبو أو پیغمبر صلى الله عليه وسلم صلح حديبية ديار بو كاتك قوتي بنوس محمد رسول الله صلى الله عليه وسلم أوانيش قوتيان أما أقرتو رسول الله بي چون مثلا باورت بيناينين أو بو رشيان كردوا يعني حالي بوي بو خوي بدستي خوي رشي كردوا إمامي علي رشي نكردوا جا بزانە خوێندەواری نەبووە ئەو پێغەمبەرە خۆشەویستە صلی الله عليه وسلم بزانە ئافرەتانێک منداڵانێک خوێندەواریان نەبووە ئەو پێغەمبەرە قسەی لە بۆ کردینە تێگەیشتینە ئەو ڕۆ دەڵێ نا تو تێناگەی تو نازانی مەلایە نازانی مەلایە دەڵێ نابی تێبگەی دەبی بگەڕێەوە ئەگەر نەگەڕێەوە سەر عولەماکان تووشی گومڕایی و دووبەرەچی و تەفرەقە و کوفر و ئیمان تێکەڵنەکەی قەت فێر نابێت و یعنی دەڵێ بگەڕێەوە سەر عولەماکان لۆی کاتێک گەڕایەوە سەرەوەن هەموو شتێک دینە هیچ شتێکیش دین نییە هەرچی بکەی مسلمانی هەرچینەیەکی هەر مسلمانی ئەو دینەیە کە فێرت دەکەن حقیقەت ئەوێ دەڵێن دەبی بگەڕێەوە لە بۆ ئەوە خلافەیە جیاوازی هەر کەسە و قسەچی کردی خلاف و جیاوازی تێ لە بۆ لای الله و ڕسوولەکەی دەجێڕیەوە نەک لە بۆ کەسێکی دیکە بیجێڕیەوە ئاەتێکی کە لە بۆ ئەو داک و خوشکە بەڕێزەی خۆمان باسکەین سابڵک و الله سبحانه وتعالى بکاتە سەبەبی هیدایەت و خەیر لە بۆ دنیا و قیامەتی وببتە ڕێنمونی کار لە بۆی هەر نەڵێ ئەمنیش باشم ئەمنیش چاکم ئەمنیش مسلمانم کورە کاکە خۆم نیش وەدەنێم ئەمنیش قەناعەت و باوەڕم بەو شتانە هەیە ئەو شتانەی گۆ دەیڵێن تەواوە بەس آخر ناکرێ و آخر ئەها ئەگەر کاتێک ئەگەرت خستە ناوێ شەیطانە ئەو دەرگەت لێ دەکاتەوە داچی من شەیطانە برای بەڕێزم چوار کەلیمەت خوێندیە لەکن مامۆستایەک پێی هەر خەڵەتای لە پەنادیواری دەرسێکی بەدزی پێگوتیەوە مامۆستایە کە بەدزی دەرسێک دەرێتەوە و خەڵک لێ ئاگادار ناکاتەوە و کەس تێ ناگەینی ئەوە نیشانەی ئەوەیە وەک دەڵێ ناتوانی نان و ئاوەکە بە ئاشکرا بخوا بەدزی خەڵک پەروەردە دەکات ئەویش چی خۆ قورئان و سنت پێ نارێ کتێبی کابرایەکت پێ دەرێ لە پشتەوە وەرە با دەرسەکەت پێ بم دەرسی قاعدەت پێرم قاعدەیان عەقیدە مامۆستا والله نازم کورە قاعدەیە ئەوەی مبەڕدەی لەسەر دادەنێن مبەڕید ئەوەی عەقیدەیە چی ئەنگۆ دەیخین مامۆستا عەقیدە لە قورئاندا هاتی ئەدی کاکا و دینە هەمووی عەقیدەیە دەبی عەقیدەت هەبیتن ئەخۆ تەسمیەکە چ مشکلێ مامۆستا واز لەوە بینە ئەتو ئەو کتێبە ئەوە بە من دەڵێ سۆفیەکان کتێبە چکە دەخینن سەلەفیەکان کتێبە چکە دەخینن ئەشعەریەکان کتێبە چکە دەخینن فڵان کتێبە چکە دەخینی هەمووشی عەقیدەیە ئێستا هیچی هەتان ڕاستە نە بەس ئەو عولەما و شێخانەی ئەمن دەیرین بەس ئەوانە ڕاستە باشە کاکە وەرە شێخ عەلی خضر شێخ سەفەر حەوالی کورە شێخ نازانم چێ شێخ چی ئەزە شێخەکان هەن زۆر الحەمدولله من وەک دەڵێ کە وازم لێ هیناینە ناویشم لەبیر کردینە بەس ئەوەندەیان شافعی بە مێشتی دادایمە لەبیرم ناستەوە باشە ئەوەندە لە عمری خۆی لەسەر بووینە و قەولم هینایتەوە لەسەر یان و فلان وەیگۆ فلان وەیگۆ شەڕ بوو بە کەیفی خۆی ئەو دەیگۆ دەبی ئەو دەیگۆ نابینم دەزانی چی هەیە بکەم هەمووشی دەیانگۆ دینە و هەمووشی تەواوە و هەمووشی ڕاستە و ئەتو نازانی و عوامی و عوام نەزانە و دەبی ئەتو لە خۆت بە دوو بکەوی و ئای هاوار دەمگۆ من عوام و نەزان بم خەڵکەکەی خوارێ دەبی چی بەسەر هاتە بیتن کە هێشتا مەسەلەن وەک دەڵێ بە حسابی مەبیتن هێشتا زۆری مە بگاتەوە مەدەبی ئەوە چی لێ هاتبی ینی لە قەبرێ پرسیاری لێ ناکری هەر پرسیاریان لێ کردی لە قەبرێ خوشکم بڵۆن لە پرسیار ئیمامی شافعی بکەن لۆ کاکە خۆمە شافعیمان لە تونار دەبوو ئەمە پێغەمبەرێکمان لە بۆ تونار بوو نابڕۆ پرسیار لەوی بکەن گوتیانە تو نازانی ئەو دەزانی ئەو تێگەیشتی ئەویش گوتی بیکە و مەیکە و دروستە ئەو هاو هایە هەر بە کەیفی خۆمی شەکەم کردی خۆ من ناڵێن دین لەوی وەربگرە چێ پێی گوتی کاکە ئەدی مەلا دەیانگۆ فەسئەلوا ئەهلە الذیکر فەسئەلوا پرسیار بکە جارێت و ئاەتەکە هەموو بخوێنەوە پێش و پشتی ئاەتەکەش بخوێنە بزانە ئەو هایە زانە ڕوونکەرەوەکە نەمانگۆ محەممەد صلى الله عليه وسلم گوتمان وما أرسلنا من قبلك لە پێشتو نەمان ناردیە إلا رجال إلا پیاوانك نبی نوحی إليهم وحیمان لە بۆ کردینە هەتو باوەڕ دەکەی بەو ئاەتە بەڵێ ئای الله بەس پیاوی ناردیە ئەگەر ئەوەی باوەڕ ناکە فەسئەلوا ئەهلە الذیکر إن كنتم لا تعلمون بڕۆ پرسیار بکەن لە ئەهلی ذیکر ها ئەهلی کتاب و سنە یا ئەهلی ئینجیل و تەورات ئەگەر ئەنگۆ نازانن بالبينات ببينات جوابتان دننو ببلغة وزبر ببينات دليل وبلغة جوابتان دننو نك بقول أقوال خويا أنا مش رأي موايا وإجماعي لسر وفلاني شوي قوتي وديار أو هاي أو أنا أوزا وأنزلنا إليك الذكر لتبين للناس وهم الشيخ كان فرد لبوتما نازل كدي أي محمد صلى الله عليه وسلم إليك الذكر أو ذكر أو كتابة أو بيامة أو قرآن أو حكمة لبو شيء لتبين للناس لبو خلشرون كي وما نزل إليهم لو يكلبويان هاتيا لعلهم يتفكرون سابلكو بير كانوا بير
نك شيخك بيري كاتو نك مذهبك نك علمائك لبو توشا لبو همومانا أفلا يتدبرون القرآن هموتان بو تدبر القرآن ناكن باسي أوي نكر فلان وعلان بو خوش الدبي تدبر تدابكي آياتك بو دخوين دريتوا أم على قلوب أقفالها أرد لكان تنقفلي لدريا أفلا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا أربو القرآن ناقن كاكبو تينا فكرن أقلكن غيري الله هاد باد جاوازي شي زورتان تيدكوت وكو جاوازيتان لقولي هزار إمام الشيخ تيكتيا كنازان قولك الصحيحة ضعيفة كوش بيتان قيشتيا ناو جيان نامي هزار شيخ وإمام ينخر كرديته ولا ما جاري أمل جيان وحياتي بيغمبر دزانين هزاران دروي بيكريا فكيف بشيخ وإمام كانيان كنا ينزانين إمام أن الشيخ هر كمردي أو زاليان قورب وكسي دزان كيل دايق بو كو مردي وكو بو تيك ديو تشينا كرديا نموبايلك نتصويرك نتنزيلك نشتكيش نبو لسريان لصدو 14,000 حديث لواني 110,000 حديث ما ندرو ببيغمبر وكرابي صلى الله عليه وسلم نازانم اوان جياني 300 امام الشيخ وعالم وزانيان نوسيته ولا شيئان هنا لچه بصحيحي بيانگيش كورنا خويان نكتبه كان ينزاري دبي بكوي تشوين گومان كابرا ديگو كاكا اتوكو كوريداتشي خوتي نشاني اويا او امامانش او ها راسن قلتم يعني تو بالشافعي دزاني كوريبابي خوتي يعني كوريبابي خوتي بو دزاني كو أتو دزاني كوريبابي خوتي كو دبدي سلميني يقولتم كو دسلميني ونا آخر الشافعي أو شو هالراست المادم أو هابونا يقولتم كاكا كوابي قسكيتو لدكي يعني تو بالشافعي دزاني شباب توانيا يعني الشافعي كد ناس اللي إمام الشافعي أو دزاني باب شيء نا مقصدم أدي مقصد تسبو كاكا جوابي مستي في لقب قسكت في دا قدرته خوتو ناكري قصف رضي لخوا شيء الله فرمي أوانا دنيرم پیغمبرك فرمي دنيرم دين رون كنوا أدي قرونيان كدو بو بدو يك نكد بو شافعي بدو مثلا مالك نكد بو مالك بدو أبو حنيفة نكد بو ناوانيان لكنا بو ناويان لمالك لا أبو حنيفة نا إمامي أعظم بو ناويان لإمامي أحمد نا إمامي أهل السنة والجماعة بو ديار إمام كانت كإمامي كفر وقم راينا لكنا نقو إمامي حرمين وإمامي نازانم هزار يكنا وإمام تان لنا شيخ الإسلام وإسلام شيخي هي أربو أوانا مذهبيان نبو أرجنيان لسرشيها مذهبي مارك دو إمامانا أو هم الشيخ وعالمانيان يخلصون دبي كاكري صحابة مذهبي تبو نا أما بيوسل السبيل إيمان داران بيتخوا سبيل إيمان داران إجماع وقياس وشيخ وقبر وأقوال وملاو أو هم عالم وزاناو أوانيا نا سبيل إيمان داران كتاب السنة وكاكا أو ما أنا عليه وأصحابي كبيغمبر لسريبوا أو روجي كبيغمبر وهاولان لسريبوا ينتسب وكاكا كتاب السنة كنبوا باي خوش تشكيتي دا نبوا نا أصحابش قياسي كردي وفلان أصحاب قياسي نكردي كاكا عقلي توا صحيح ترين لإمام عمر ديكا قياسي كردي ضعيفة راسنية نشي قوتي قياسة نشي قوتي مصدري تشريع نشي قوتي دين لسر خلق كنقو هزاران شتان لسر خلق دانا يا بدين زاداتي برزم خشتي برزم دوركا ولو همو خرافيات ودوبرتي ورارايك لنا أو دين دروستيان كردي بس لوي أتو نقي أنجام بس لوي كفر وقت الله كفر لهمو عالم دا بسر مسلمان دا زال بيتن ئەگەر جوولەکە یەک بگری لەگەڵ بڵێم لەگەڵ چێ لەگەڵ حەماس کە ئێستا شەڕی لەگەڵ دەکاتن بڕوا بکە دوو مەذهب لە ناو یەکتر یەک ناگرن نوێژیان لە دوو یەک نەکردیە ژنیان هەندێکیان نەدایتە یەک هەندێک لە ناو مەذهبەکان باشە هەندێک لە عولەماکانیان لەسەر ئەهلی ذی مەحسێبیان کردینە عولەمای حەنەفی دایتیانە شافعیەکان ئەگەنە نەیانداینێ بەشە چیکیان ئەو هات ژایەتیەکیان کردی نوێژیان لە دوو یەک نەکردی نوێژیان تو حسێبی خۆت بکە نوێژ لە دوو یەک نەکەن دەبیاوانە چ دوژمنی یەک بووبن ئیمامەکانیان بە دوو یەک نەکەتینە قسەیان پێک گوتیە ئەو قسەی بە ناو عولەما لە ناو یەکتر بە یەکتری دەرێن یعنی بڵێمە تو بەچێ یعنی منداڵە کەشت منداڵە بچووکەکانیش قسەی وا فێر نەبووینە ئەگەر لە چێن دەریش دەوامیان کردی لە چ شوێنە خراپە بەس قسەی وا پێک دەگوترێ بە ناوی زەندیق و کافر و بێباوەڕ و بێدین و جا قسەی قۆڕ و بێمەعناش کەمە پێمان عیبە بیکەینەوە بێین بڵین کاکە ئەوانە عالم بووینە لە عالەمی ئیسلامی فەرمووتیان پێک گوتیە قسەی وا بە ئەبوو حەنیفەی گوترایە کە من پێم عیبە لێرە بێن بیکەمەوە هەر لەوانەی کە سەلەفن پێیان گوتیە ئەوان باوەڕ بە قسان ناکەن دە باوەڕ بە قسانەی سەلەفیشیان بکەن باشە ئیمامی ئەحمەدیان دەرێ قسەی ئەبوو حەنیفە و پشقلی حیوانی لەکنم وە چیەکە باشە یعنی حیوان قشپلی ناکادری وەکو یەکە قسەی ئەبوو حەنیفە ئەی هاوار یخۆ من ئەو قسەم کرد بە ئێستا یەکسەر تەکفیریان دەکردم قسەیان پێ دەگوتم ئەبوو حەنیفە ئايات و حەدیثی هینایتەوە تو نابی ئەو قسە بکەی ئێستا یەک جێ لێ بینا ئەو قسە ضعیفە نەبرە عەقلی تو ضعیفە کە هێشتا وەرد نەگرتیا گەنە زۆر صحیحە لەکنەنگۆ صحیحە لێماندایە و لێشمان کۆڵایتەوە کاک لعقلي تو بالضعيفة ناقات أو ناتوي حقك ور بقري خلقت لك ناخذ جورة كرديا يعني إمامي أحمد قوتي قصي أبو حنيفة وبشقلي حيوانم لكن وكو يك يعني مقصدي الآيات وحديث إمامي أحمد نابي ناكريكو ويكركو هيجو أميش دتانم خوخم كما من دالو خم عاطفي كمو نابي ومقصدي الآيات وحديثي وإمام أبو حنيفة بس آيات وحديثي هنا خلقك ناسكا شتاكد لێ دەبینی کە قسەك دەکەی کوردی کاکە واز بینێت و لە شتیت کە تێکەتی ناکاکانگو ئاەتی پێکدا دەدەنەنگو ئاەتەکان دەگەینە یەکە و هاانیە و ئەو هاایە و ئەمە ئاەتی پێکدا دەدەین ئەمە ئاەتی دێنین ئەتو ڕەفعی دەکەیت و کەپسی دەکەیت و لێک وەردەگریەوە لەو مەتۆپانی دەکەین کاکە
زارت شەرم ناکەی دەڵێ بە ئاەتی یەک وەردەگرێتەوە یەک ڕەفعی دەکا یەک نازام ستەکاتنەوە قسەیە بەرامبەر ئاەت و حەدیث بیکەی خۆم دەتوانم ئەو قسەت لێ بگرم بڵێم کاکە تو کافری بەس نامن عەقڵم وەکو تو سووک نییە دەزانم تو قسەکە لە شوێنە چکە دەکەی دەزانم دۆڕای لە شوێنە چکە خۆت قیت دەکەیەوە دەزانم دەتەوێت بە شتە چکە خۆقیت کێەوە خۆم دەزانم ئەسڵەکەی ئەوەیە کاکە ئەسڵەکەی تو ئەوە نییە دەتەوێت خۆت لە مەوزوعەکە قورتارکەی دەتەوێت نەسەلمینی کە ئەو شێخ و ئیمامانە وەکو تو مرۆڤن ئینسانن بە ناوی ئیجتیهاد کردین تەعالم و عولەما لەسەر خەڵک و ئیتر کوفر و ئیمان لەسەر دابەشکردینە هیچ کەسە کافر نییە و هیچ کەسیش مسلمان نییە لەکنتان خوێن و ناموس و ماڵ و ژیانی خەڵکتان حەڵال کردیە بە قەولی دێها ئیمام لە سەلەف و خەلەف و کۆن و نوێ تێگەیشتی هاتینە بە ناوی ئەوەی ئەوانش ئاەت و حەدیثیان هەیە ئاەت و حەدیثیان هەیە ماڵ و ناموس و ژینی خەڵک ببەن لە چێ هەیتیان لە شەڕدایەت و لەگەڵیان نا ئەدی هەر لەو گۆڕی هەر لەو گۆڵی کەسە کافر کە ژنەکەی پێ تەلاق دەمارەکەی پێ بە فلان کچ و هەرچی پێی خۆش ببی کاوبی با دزی و هەرچی لۆی ڕێکەوی لە چێتی ناکاکە لە چێتی ناتوو ئەو شتانە بکەی زا خوشتی بەڕێزم با چەند ئاەتێکە لە بۆ بەڕێزت باسکەم سابڵکو الله سبحانه وتعالى بیکەمایە هیدایەت و خێر لە بۆ تو و لە بۆ هەر کەسێکی کە گوێ لەو قسانە دەگرێتەوە کە بزانێ مە بەڕق نینە بەرامبەر بە خۆی و شێخ و ئیمامەکانی بەڵام کاتێکە شوێن ناکەوین ئیتیباعی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم چکە پرسیاری قبر و قیامەتمانە بەڵام وازمان لە ئیمامەکەی هینایە چکە الله فەرموویەتی تلك أمة قد خلت لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون تيجيشتي الله ده فرمي يعني وانا امتك انت ازرويشتينا او كرديان بو خويا انا وين غودي كان بو خوتانا بسيار ناكري لنغو درباري اوان تيان كردي وتسونيان نكري تيشي بمن ده او دينا لبو منيش يا ايها الذين امنوا خطاب لقل دكا يا كس ايمانتنا يا ايها الناس اي خلشين يا ايها النبي اي محمد صلى الله عليه وسلم كخطاب لقل دكا دبي تيبقم شرنيه صدا صد لها موي بقي كس لها موي ناقا عالم علماء كان شانتي نغيشتينا بتيقدانا كشيان تي نغيشتينا الف لام ميم آياتمان هي متشابهة لي دقرين تواو دي خوينينوا والله صدها وهزاران آياتي دي كمان هي لسري درون زي دكين حالي بوي الله سبحانه وتعالى ده فرمي قل يا أيها الناس قد جاءكم الحق من ربكم فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها وما أنا عليكم بوكيل واتبع ما يوحى إليك واصبر حتى يحكم الله وهو خير الحاكمين الله سبحانه وتعالى ده فرمي قل يا أيها الناس قد جاءكم الحق من ربكم يعني بە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم پێیان بڵێ ئەی خەڵچینە بەڕاستی شتێکی حەقتان بۆ دابەزی وە لەلایەن چێکاکە لەلایەن الله سبحانه وتعالى هەر کەس ڕێگای هیدایەت وەرگرێت ئەو ڕێنمونیە بۆ خۆیەتی و هەر کەس ڕێگای گومڕایی وەرگرێت یعنی بگرێت ئەو گومڕاییە هەر بۆ خۆیەتی یعنی چ لە بۆ خۆیەتی یعنی زیانەکەی يعني زرركي والله من لسر فلاني مو بارم بملي فلاني وأشتانا ماني أقدار تجيشتي فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها هدايات بهداياتك لبو خوتك قمرائي لبو خوتك ولا تزر وازرة وزر أخرى فرانكس بالله خرابكي هلاقري وتبرات لدكا لقيامتك أتو شويني كتي أجر أبيش كافر بي أجر مسلمانيش بي أتو برست بي تو شويني كتبي أو لتو بريه وكو عيسى عليه السلام بريه لو هم خلقي كدي برستنو شويني دكاون أو بريه لقيامت بسياري شي لدكري بالله ناو آياتانا لبو كافرانا وتو لبو مسلمانان بكار ديني وكرو باسي عيسى دكم عليه السلام خلقك دي برستي أو خلق كافرة بس عيسى عليه السلام بي رازينية لقيامت بيدا قتري أنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله قال سبحانك أريتو بو خلقت كنت أمن ببرسن لقل داكم نخير سباكو بيقردي لبوتو إلا ما أمرتني بي إلا ويكاتو أمرت بيكردي ما يا رب شتاكي كم ناكرديش داوام لخلق ناكرديش يعني بين أمن ببرسن داكم ببرستن هیچ یەکم لەوانن نەکردیە حاڵی بووی جەوە عیسا عليه السلام کە پێغەمبەرێکی ئەڵڵایە سبحانه وتعالى فكيف بگا بە خەڵکەکی دیکە داچی من خوشی من فكيف بگا بە خەڵکەکی دیکە برای منە ئەو کەسەی خوێندەواری ئاياتەکیان بۆ دەینیەوە ناو ئاياتەوە لەگەڵ کافرانی تیت لە بۆ مسلمانان يوم تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا رسوله يعني إذ تبرأ الذين اتبعوا لبو كافرانة لبو مسلمانا بكارديني ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون لسر يهود كانوا أوانا دابز يدي بري لبو كافرانة يعني قرآن لبو كافرانة نا مقصدك تسيا أو شويني حزيان لي بيدرين لبو كافرانة يعني قرآن لبو منيا قخينتانا وبرين كافر ونلو خوتنا وآيات بخينه لبو منيا أو هايا كرباب ونيا كاك لبو مسلمان دابزيا يخلقني لمسلمان شوينهم طريقة شيخ وإمام وجروب وتاقم ومذهب وأقوال كتيا أي أجروانا بباورنا من شيء بباورنا أتشوين غير محمد كوي بباور نبي صلى الله عليه وسلم شوين ديمقراطي كوي دلين كافر بس شوين إمام الشيخ كوي دلين نائوي دينا كي لتشيبو بس بين بلي دينا كي لتشيبو بلي كسي خوت ماركي حلالة دينا كي لتشيبو بلي سر براو ببي بسم الله بخوي حلالة يخدينا كي لتشيبو أتو بس بين بلي لسر هاد موضوعك ده خلاف دروس كلابي الرأيان هبي أجر وابيتن إيوان بيتن كإن شاء الله دور لوانا كأنجو أوروبا ورتان بيه ومشركو كافرن أما لوان قرينا وبسياري وان لما ناكريتن بلام أجر كفري شيان كذب بكافر من كفر فعليه كفره تيجيش تبراي بالرزم
جاء الله فرمي سبحانه وتعالى قل يا أيها الناس قد جاءكم الحق من ربكم في عملي بوخلك أي محمد صلى الله عليه وسلم يا أيها الناس اليون يقول يا أيها العلماء أيها الشيخ ومتينا عقين دي بسيار لوام كين لو يا أيها الناس يا أيها الذين آمنوا خشي منها بسيار كلا خذ له أوان هاتيا الحق حق هاتيا من ربكم للا ينفر وردقارته فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها والله قمرابي قمرابونا كلا بو خوتا زرر وزيانا كي كفر بباوري كي دوزخ جهنمك اقدار به فلان ويقول شي بقول تو دو فلاني كو شي قلتي فلان راسته فلان حق فلان تواوا اوشتانا مانيه وي اقداري اوشتانا بها حالي بوي كواتا شوين سبك واتبع ما يوحى اليك واصبر حتى يحكم الله وهو خير الحاكمين. الله سبحانه وتعالى شي فرمو يعني مثلا واتبع ما يوحى إليك شوين سبك وشوين أو بك وكلبوت وحي كراه وصبر بقرا يعني هتا الله سبحانه وتعالى حكم دكال النيوان أو كسانة دائتر وقد الله شوين أو بك وكوحي يعني بوحي لبوت دابزيا وصبر بقرا لآزار لأشكنزا لطعن لقصة بيقوتن لهشتك يعني لو يخلق بيدك حتى الله سبحانه وتعالى حكم دكالة شيء لنيوان تان دا آياتك الله سبحانه وتعالى دا فرمي واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون. الله دا فرمي واتبعوا تنهات سبكا يعني شوين أو بكون كباشترين أحسن ما أنزل إليكم ركتبوا إمامنا وحي نازل كرا دينيان رون كرتولو ديار دينك نارون بو چی هدینی رون کردەوە چار ئیمام یان یەک ئیمام ڕوونی دەکاتەوە هەر چاریان ڕاستە یەکو دەبی پێغەمبەر چار قسەی کردی صلی الله علیه و سلم لە پەنایان هەر چوویتە جێیەکی و قسەی پێچەوانەی قسەکەی ئەوڕۆ کردیە هەموویان تەواوە ئەگەر دوو حەدیثێ هەردووچی وەگرە یان حەدیثێک پاشە و پێشە یان یەک صحیح یەک ضعیفە کو دەبی کاکە ئەخەوە تەعنیە لە پێغەمبەری دەدەن صلی الله علیه و سلم والله کاکە ئەو چوار مەذهبانە ئەوە دینیان ئاسان کردیە لە بۆ خەڵکی دینیان ئاسان کردیە لۆ دین قورس بۆ تاوان ئاسانیکەن ئەو دین ئەگەر بە خۆتان لەسەر خۆتان قورسکەن ئەگەنا قورس نییە یوسرە برا قورس نییە ئەو دینە خۆشیەکەی ئەوەیە هەمووی لەگەڵ فیترەتی ئینسان دەگونجێ لەگەڵ عەقڵ و خۆشی ئینسان دەگونجێ نوێژ بکە نەزانین چ خۆشیەکە کاتەکانت بۆ دیاری دەکات لە دەیهاشت دەتپارێزی ئەو ئەڵڵایی کە داینایە و خەڵقی کردینە ئەو دەزانی چ لە بۆ مەباشە کاتە خوشی من واتبعوا أحسن ما أنزل إليكم ئاگادار بە من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون تەنها شوێن ئەوە بکەون چی ئەحسەنە کە چاکترین و باشترینە لەلایەن الله سبحانه وتعالى لبوتان دابزي پیش اوی که سزایەکی ستان لبو بێتنەنگۆ پیش اوی که سزایەکی کتوپڕتان يعني پێ بگات و ئێوەش هەستی پێ نەکەن و نەتوانن خۆتانی لێلا بدەن لەو سزایە ئاگادار بە وأنتم لا تشعرون تێگەیشتی شعورتان نەبی هەستی پێ نەکەن کەواتە ئیتیباعی ئەوە بکە ئەگەر ئیتیباعی ئەوە نەکەی دڵنیابە لەوەی کە مەسەلەن وەک دەڵێ بەرەو گومڕاییە ئەگەر شوێن شێخ و ئەقوال و ئیمام و ئەوە کەتی دڵنیا بە بەرەو گومڕاییە ئەگەر ئیویش دین بووبی لە بۆ خۆی لە بۆ سەردەم و زمانی خۆی ئايات و حەدیثی هینابتەوە ئەو ئايات و حەدیثە ئەو ڕۆژ هەر هەیە خەڵک دەبی ئايات و حەدیثت پێ بڵێتەوە نابی قسەی خەڵکەچی دیکە ئەمە دەمانەوێت خەڵکان لە شوێنی خۆیان هەبن ئەمن ئەو ساڵ هەم 10 ساڵی دیکە 50 ساڵی دیکە کە ڕۆیشتم ئەو دینە وەکو خۆیتی کەسەچکە دێ ئەو کتاب و سونەت پێ دەڵێ خەڵکانێک هەر دروست دەبن دیفاع لەو دینە دەکەن هەر دەبن دەڵێن ئەڵڵا و پێغەمبەرەکەی وای فەرمووە بەڵام ێستا ڕەنگە بەڕێز بڵێ بۆ چەند ساڵە کەسێک نەیتوانیە ئەو قسانەی بەڕێزت دەیکەی بیکە بۆ ئیمام و مەلا و شێخەک نەیتوانیە بیکاتن لەبەر کۆمەڵەکشت لەبەرەوەی ئەوان ئەمەیان فێر کرد بوو گوتبوویان دین قورئان و سوننەیە تێگەیشتی ئەمە چەند ساڵە دەیان ساڵە لەگەریان ڕۆیشتین هەر دەیانگۆ قورئان و سونە قەت باوەڕم نەدەکرد ئەو مامۆستایانەی ئەمن لە کنیانم ڕۆژێک لەسەر قەولی شێخ فلان و علانی بە منیان دەگۆ شوێن شێخ نەکەوی شوێن ئیمام نەکەوی قورئان و سونە تعسوب بەس لە بۆ وەی دروستە لە بۆ هیچ شتێکە دروست نییە ئەوە نەکەی عمرە کات و عمر و دەرس یعنی دەرسمان لەکن خوێندن لە کنیان دانیشتین فێرە ئەو شتانەیان کردین ئاخیریش لە هەموو کەس مەذهب سستر دەرچوون لە هەموو کەس خراپتر دەرچوون بەرامبەر ئەوانەی کە شوێن کەوتووی وەحینە لە هەموو کەس خراپتر دەرچوون دینیان ئیجماع دینیان قیاسە دینیان شێخ فلانە دینیان ئەگەر ئەوان تێنەگەن ئەمە تێناگەین ئەوان دەبی ڕوونیکەنەوە ئەوان وەبوون و ئەمە لە قال الله و قال الرسول و قال ئەوەی ناگەین بەس لە قال الشێخ و فلان و علان هزار شێخە کە عەرەبیەکەیان لە عەرەبی خەڵق قورسترە یعنی مەسەلەن بەڕەئی و ئارایی خۆشیتیان بەشێکی زۆری لەوە دەگەن بەڵام لە قال الله قال الرسولەکە ناگەن صلی الله عليه وسلم دە لە قبرێ پرسیاریان لێ کردی برێت دین بە فەهمی سەلەف گوتیان مەسەلەن کتێبەکمان لە بۆ ناربووی برێ چی هە کتێب کاکە تفسيري مأثور دلي فلان دلي فلانة تفسيري دلي الشيخ فلاني دلي فلان كسي دلي نا برو له خد بوي جواب دو باشا كلا قبل بسياري ليك كتابك مالو ناردبو من برو منديل وميزركت لبو تسبو خوتون كردنو خو قرم كردنو خطابي توندو تاريخ حماسي وجنس فريودانت لبو تسبو كتابك لبيت وبناي عند خين دو اخر لبو تسبو لبو ودبو اتور دين وجيني خلق تيك دي نسي جنس لخوت خركيوا هر لبو ودبو
ولاش زاوەکەت براکەت برادەرەکەت برد وەرن بابچین مامۆستا فڵان گەلێک زیرەکە مامۆستا فڵان نییە هەمووی پێ کافرە کەسی پێ موسڵمان نیە دەری ئەوە کوفرە ئەوە وەیە ئەو مامۆستا گەلێک توندە دیارە ئیوەی تەواوە مامۆستا تۆ حەق و چاک و باشت پێ ئەگەر بە قورئانەکەمان پێ برێمە بەخۆمان تێدەگەین پێویست ناکە مادەم لۆ دەترسێەوە قورئان هەموویان دەیخوێنەوە ئەگەر تو ئاياتێک بینیەوە هیناتەوە با لەسەری تووشی کێشەبی بەس دیارە تو کەتنەچیکە دەکەی لە پنەوە خەڵک لۆ کەسەچکە هەان دەدەی لۆ گروپەچی لۆ تاقمەچی دیارە نیەتەکەت ئەڵا نییە مامۆستا و لێستاوە نیەتت پارە و سەروەت و سامانە یا مامۆستا بەدزی دەرسی دەرێەوە تا لەکن مامۆستایەکانی کەش نەزانن چ دەرێ و چەند گەنجێک لە خۆت خردەکەی و توش مامۆستای و ناوت تێ و دەنگت تێ و کەناڵەکەت تێ و حەدیثی لێ بڵاو دەکەی و صحیح و ضعیفی دادەنێی و فڵان کەس لە خۆت خردەکەی توش زیرەکی مامۆستا لە ئیشی خۆت هەنان خۆرەکی باشی بەسەر ئەو دینەی باش لێ دەزانی خۆت تون کردیە مامۆستا خۆت تون کردی ئەوڕۆ خەڵکەکت لێ خربتەوە دەزانی مەلایەکانی دیکە زیرەکن خەڵکە نەرم و دەوڵەمەند و وەک دەڵێ ئەوانەی دیکەیان بردیە ئێستا چێمایە خەڵکە فەقیرەکەمایە خەڵکە فەقیرەکەش کو دەبی گەنجەکە کولێت ڕازی دەبی برەی کافرە موسڵمانیە لێ دەبکوژە داکت بابت کە سوکارت پێداوەرە هەر هەمووی بەناوی ئەتوو تەبەڕات دەکەی لێی دەوای لێ بکە ئێکاکە بیکە بەس تو لە شوێنی خۆی بەس کاکەوە صاحبهما في الدنيا معروفة لدنيا معروف و چاکە لەگەڵ داک و بابت بە ئێدەی ها شوێنی دیکە کاکە مەسەلەن يعني ها حديثەکەمان هەیە پێغمبەر صلى الله عليه وسلم كأبو هريرة دەجێرتەوە دەفەرمێ قال جاء رجل إلى رسول الله صلى الله عليه وسلم فقال من أحق الناس بحسن صحابتي قال أمك قال ثم من قال ثم أمك قال ثم من قال ثم أمك قال ثم من قال ثم أبوك إمام بخاري هنا يتيو حديث الله لقناهي خوش بيدا فرمي أبو هريرة ضلي بياوك هات بو لاي پیغمبر صلى الله عليه وسلم فرمووی چێ لە هەموو کەس شایستەترە کە من چاکە کار بم لەگەڵیدا فەرمووی دایکت تێگەیشتی دایکت لە هەموو کەس شایستەترە یعنی کە لەگەڵی بم فەرمووی دایکت وتم پاشان چێتر فەرمووی پاشان دایکت وتم پاشان چێتر فەرمووی پاشان دایکت وشم پاشان لە پاش ئەوە چێ فەرمووی پاشان باوکت الله ئەکبار پاشان باوکت تێگەیشتی یعنی چێ یعنی تو چاکە لەگەڵ داکت ئەوجا چێ ئەوجا لەگەڵ بابت ئاگدار بە کەواتە لێرێ سەڕەنگە بڵێ کاکە خڕۆ داک و بابی موسڵمان بوو چاکە و باش بووە ئەگەر خراپ و مشتێکیش بی وصاحبهما في الدنيا معروفة ئەتو لە دنیاکە وإن جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطيعهما ئەگەر هەوڵی دا تووشی شرک و کوفر و تاوانت بکا و دوورت خالەوە بەڵێ بەگوێی ناکەی سەرپێچی فەرمانی ئەڵڵا ناکەی لەبوو ئەو بەڵام لە دنیادا وصاحبهما في الدنيا معروفة دەبی لەگەڵی بە چاکە و بە باشە حتا ناڵێی ئۆف بەرامبەریان تێگەیشتی حيف إنسان داكو بابي جيش بيتا تماني بيري وإتر بهشتي بي بدسنيني پیغمبر صلى الله عليه وسلم كديسان أبو هريرة حديثة كمان لبودة جرتو دفرمي عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال رغم أنف ثم رغم أنف ثم رغم أنف قيل من يا رسول الله قال من أدرك أبوي عند الكبر أحدهما أو كليهما فلم يدخل الجنة الله پیغمبر فرمی صلی الله علیه و سلم سرشور بید کاکە زلیل بید پاشان زلیل و سرشور بید چه پاشان سرشور بید پیان فرمو چه ای پیغمبری الله صلی الله علیه و سلم فرموی کەسە گەیشت بێت بە باوک و دایکی یان بە یەکەچیان لە کاتی پیریدا و پاشان نەچوو بێتە بەهشتەوە یعنی چاک نەبوو بیت لەگەڵیان دە باشەی نەکردبی باشە الله ئەکبەر یان تو بەهشت بەدەستنەینی بە داک و بابت ئاگدار بە حاڵی بووی حديث إمام مسلم رواياتي كردي يعني بس دي قديتو لقل داكو بابو كسي خود باشو تاك نبوبي الله أكبر خطرة خوش كامران خطرة أقدار بن جاكواب وتو اتباعي تدكي واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون وآياتك كلبوا أو خوش كبر زمان بينه الله سبحانه وتعالى دفرمي وأن هذا صراطي مستقيما فاتبعوا ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيل ذلكم وصاكم به لعلكم تتقون وأن هذا براستي أوي الرجاي راستك شويني بكون شيء الرجاي راستك رجاي توار مذهب راسته توار إمام توار جروب توار حزب توار هزار ملاو شيخ أوانا توار مليون كتابو دي هاشتي دي كيان كدروس كرديا شيخ سيد ملاو أوانا شيء هي راسته نا وأن هذا صراطي مستقيم فاتبعوه تيجي شويني بكون أوي فاتبعوا ولا تتبعوا السبل شويني أوريت كان مذهب إمام أقوال سلف خلف ابن تيمية ومحمد كوري عبد الوهاب والنووي وشافعي ومالك وأحمد وأمن صحابه وهيس كسا دي كما كون صحابة لنا وأخويا شويني أكتر نكتنا خلافيان هبوا لبو الله ورسولك جرايتيانه هبوا خلاف هرد بي حتى يوم القيامة خلق شيء دبي بلام مسلمان أوي لبو لا الله ورسولك دجرتونا مسلمان أوي لبو إجماع وقياس وصحابه سلف خلف سيد شيخ ملاو عالم زانا كان دجرتو بقولي أوانش بقولك زاب لغة عربية بتيجيشني خويا إمام كان يا بإجماع يا بشتشي ديك ورأي يعني ليش عندايتو أواد زياوازي بين كافر ومسلمان مسلمان بوي كأما تسمين لبو أمر الله وبيغمبرك بلا خلاف ما دبي بلام
خلافەکەمان بەوەی لە بۆ الله ڕسوولەکەی دەجێڕێنەوە چارەسەری دەکەین کەواتە ولا تتبعوا السبل ئاگدار بە شوێن چ نەکەوی کاکە نەکەی شوێن ئەو ڕێچکە دەستکردە ئینسانیە باتڵانە لە قەومیەتە لە شێخە لە مەشایەخە لە هەر شتێکە کە دروستیان کردە دیموکراسیەتە علمانیەتە ئیتر مەذاهیبە نازانم کتێبی شێخ فلان و علانە نەکەی منداڵ و کەسەکانت بنێری ئەوانە بخوێنن ئەوانە دین نین ئەوانە عالم و زانا و مەلاکانیان لا گەورە دەکەن شێخەکانیان لا گەورە دەکەن ئەوانەیان لێ دەکەنە دین ئەو ڕۆدەچن دەرس دەخینن شێخ فلانیان لێ گەورە دەکەن شێخ فلان دینە دیندارە گەورەیە عالمە زانایە ساڵێک دەخینیتن بەس ئەو شێخە گەورە دەکاتن ئاگدار بە ئەوەی لێ دروست دەکاتن بۆی وریای ئەو مەسەلانە بە کەواتە نەکەن وریابن شوێن ئەو ڕێچکانە نەکەون ها دوایی چ دەبی تەفرەقە و جیاوازی دەکەوتە ڕێگاکەتانە ولا تتبعوا السبل بۆ فتفرق بكم عن سبيلي ئەوەیە کاکە تەفرەقە دەخاتە ئەو ڕێگە ڕاستە هێستا ڕێگەی ئیسلامەتیان کردیتە چەند ڕێ کاتەکە تو بیر لە ئیسلامەتی دەکەیەوە هەزار ڕێ دەتەوێت ببیە موسڵمان بەس پێم دەبێت چێ 50 گروپیان لۆدانەی نازانی ببیە چیە ببیە سەلەفی دەرێن ئەتوو لەگەڵ دەسەڵاتدایی و مرجئەی و کافری ببیە ئەشعری دەڵێن کاکە ئەتوو کافری و لە ئەسما و صفات و ئەوانە و دەڵێ ئەڵڵا بیلا مەکانە و دەڵێ نازانم ئەڵڵا دەستەکەی بە قودرەت لێک دەدەیەوە و دێهاشتی دیکەت لە بۆ دادنین باشە کیچێک خۆت ئەوە بکەی بڵێ کاکە ئەڵڵا و پێغەمبەرەکەم دەوێ ناوەکت بە دوو دەدەن دەڵێن تو خەواریزی و سەجی ئاگری ببیە سۆفی دەرێن مشتیک و هاواری قەبر و شێخ و دار و بەردی دەکەی کاکە دینیان والێ کردی ئەتوو هەرچی دەکەی مەسەلەن ئیلا شتەچیان لە بۆ دانای بەس پێم بڵێ ببمەچی بەس پێم بڵێ کابرا ببتە مسلمان ئێستا ببتە شیعە دەڵێن کاکە ئۆ ئەتوو مەسەلەن نابی ئەتوو شیعەی جون بە سحابەی دەدەی فلانی دەکەی ئەتوو ئیمامی عەلی بەرزتر دەکەی بەسەر ئەوانی دیکەدا فلان و ئەوەی دەکەی ئەوە ئەتوو هەردوو جار کافری لە دێهاشتی دیکە هاواری ئیمامی حەسەن و حوسێن دەکەی و ئەو جارە ببیە سوننە کاکە دەڵێن نا ئەتوو سوننەی شیعەکانیش پێت دەڵێن ئەتوو مارە بەجاشی دەکەی کو شیعە بەوان دەڵێن متعی دەکەی کاکە ئەنگۆ مەسەلەن ناسیبەن ئەنگۆ دشی ئیمامی عەلینە ئەنگۆ ئەوهاتان کردی ئەوها بووینە و هەزار و یەک قسەوانیش لۆ هەڵدەبەسن ئێستا کابرا نازانین ببتە شیعە سوننە لە سوننە ببتە سۆفی سەلەفی کاکە لە ناو مەذهبەکان بەگەر چیهە ئیمامی بکەوی فەقیری لی تێک چووە ببتە مسلمان چیهە کتێبی بخینتەوە لە چێ دەست پێ بکە هەر کتێبێک بخینتەوە حەزەکەی بڕۆ مەذهبەکی کامل بخینە لەگەر کابرایەک کە توش وەرە دەرێ ناوەنی هەمووی درۆیە کورە لۆ درۆیە کاکە مەذهبی شافعی بخینگە نای حەنبەلی ڕاستە ئیمامی ئەهلی سوننە و جەماعەیە کاکە خۆ ئیمامی من ئیمامی ئەهلی گومڕایی نییە نابی کورە ڕاوەستە کاکە شتێکی مەشچینە نەنگۆ لە مابینی خۆتە هێشتا لەسەر بسمیلای پێک نهاتی نانگۆرە جەماعەتی شافعی و حەنبەلی ئەوانە بۆ پێک نهاتن ئەرێ نەگەیشتنە قەناعەت بە دەنگە یا بێدەنگە ئەرێ دەخیندرێ ئەگەر بە بێدەنجی بیان ناخیندرێ لە وێندەرێش ئەرێ لە نوێژێ کو ئەرێ بێ پێم برێن بێ زەحمەت یعنی ئێستا هەیە دەرێت ئێترۆ ما باسکە کاکە باسم کردی لە باسی نوێژدا باشە بگەڕێەوە نایخینینە بە دەنگ نە بە بێدەنگ پێغەمبەر کوی خوێندیە صلی الله علیه وسلم بسمیلای نەخینێ سەر فاتحە دەستی پێ کردیە عەلا کولی حال تێگەیشتی کاکە ئەوەیە کاکە دە پێک وەرن جەماعەتی مالی ئەرێ نوێژ نەکرد کافریان مسلمانە لە قەولەکی ئەحمەدی کافرە الله ئەکبەر لە دوو قەولان ئیمامی شافعیش لە قەولەکی دەرێتن ئەوە مەسەلەن تەکاسولەن تەمبەری بیکا فەرقی هەیە یعنی مامۆستا کافر منافق بە تەمبەڵی کردیتیان یعنی ئەگەنەیان کرد با مسلمان بوون وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى ئەنی کە هەردەسان لە بۆ نوێ زۆر بە تەمبەریش منافق نوێژیان کردێ مامۆستا ئەرێ وەڵاوە ئاەتی قورئانەیە ئەدیرۆ دەرێنەگە بە تەمبەری نەیکەیەت و مسلمانی قەین ئەو ئیمامەکان زیرەک بووینە و عالمن و دیارە ئەوان لێ دەزانن ومە نازانین و تو چ دەزانی و ئەتولۆت نییە قسەی بکەی و تو دەبی ئەتو عوامی و ئەتو دەبی بەسوەر بگری و تو دەبی لغەی عربی نحو صرف ئەو علمانە مامۆستا علمانە سحابە هەمویان خوێندێ ناخۆوان پێویستیان پێ نەبوو ئەم تو کو لە کوردی دەگەینەوانی شەوهات تێگەیشتینە وەڵام مامۆستا لە کوردی ئێستا 50 ساڵ بگەڕم پێشتا هیچ تێناگەم لە کوردیەکەش تێناگەم ئەوان کو تێگەیشتینە بەس پێم بڵێ ئەی مامۆستا بۆ بە حەفل لەهجەدا بەزی مادەم هەمووی تێگەیشتینە نا کاکە ئەوها نییە میمێ تو قسەکەی لە من وەربگرە ئەو قسەک دەکەم مەوزوعی دەسوڕێنم خۆمە بەستمەوە نییە حەقەکە بگامە بەستمەوە حەقەکە بشێوینم بەس بەو نەوعی سحابە هەمووی تێگەیشتینە مامۆستا ئەدیگە هەمووی تێگەیشتین لە ئەومە تێناگەین لۆ مەلایەکانتان تێناگەن ئێوە من نەمانزانی خۆ مەلایەکانتان دەزانن هیچی هەی مامۆستا هەمووی تێدەگا نا ئەشعریەکان هەمووی تێدەگەن ئەنی ئەشعریەکان تێدەگەن مامۆستا ئەدی ئەشعری نەحوی لەبەرە سەرفی لەبەرە عربی زانن فولن هەمویان ئەی مامۆستا لۆ سەلەفیەکان باوەڕیان پێ ناکەن موحیدەکان باوەڕیان پێ ناکەن لۆ کافریان دەکەن زۆر بەیان لۆ قسەیان پێ دەرێن ئەدی ئەوانە هەمووی نازانن نا فەهمەکەی ڕاست نییە فەهمەکەی کو ڕاست نییە لەگە شێخەکەی تو دانیە چکە قسەی شێخەکەی تو تەصدیق ناکە ئەی کاک ئەشعریە تو لۆ سەلەفیەکەی ڕاست باوەڕ بە سەلەفیەکەی ناکەی ناو سەلەفی ڕاست نییە و درۆیە و ئەو بە دوفلانی کەتێ و ئەو ئەهلی سوننە نیە و ئەمە ئەهلی سوننەینە و ئەو هایە و ئەو دەنا و ناتۆرە دیکەویش لەسەروی دەنێتون ئاخر کاکە سەلەفیەکە عربی دەزانی نەحو سەرفی دەزانی هەمووی دەزانی وەڵا لەگە گروپەکەی ویدا بە ئەتو هیچ مەزانە عالمی قەناعەت و بڕوات بیکامە گروپ لەو دنیای هەیە حەزەکەی سبەینێ ئەمن خۆم دێخمە سەر مەذهبەکەی ئەو ئەگەر لە پێشەوە نەبووم ئەگەر هەموو ڕۆژێ وتار و محاضرە وتارم نەدا ئەگەر هەرچی قسە هەبوو نەم کرد ئەگەر لەکەن هەمویان عالم نەبوون دەری جوولەکە نەسیفەتی جوولەکەیان هەیە بە شەکلە و شوێنکەوتنی مەذاهب و ئیمام و ئەقوال موحید و سەلەف و سۆفیانە و ئەشعری و ماتوریدی و دێها کەسی دیکە تێگەیشتی
يعني صفتي جولكيان هي أو قوم بشتيان يعني لو مثلا لقل يان بيتو عالمي زاناي قوري لقل يان نبيتو نزاني خوارجي هيت نازاني توبي عربي كتفول كيبي نحو صرفه مبزاني أبي أو بزاني أو بكي كل إمام كان تنيوي أويان هر نزاني باشا هر شار زان بوين صوفيا كان برو سباسي غزالي ده كان غزالي لنحو صرفي بزانه لسنزي بسيارين ليك دي هرتي كتي ونشي زاني حالي بوي إمام مالك كان لنحوي نزاني لنا مزغوتي بسيارين ليك دي غلطي كدي نحوي نزاني جواب داته عادي شخونه كان زاني بس مشكلة ويا قروان نزان دبنا عالم من نزان دب مزان نزان إلو أوان بو نزانا لو بو منزان كاكا فرقي منو أبي تسبو يعني لبروي أمن ناقر موسى قولي إمامة كان من نزانم أوان بو نزانا حالي بكاكا أوي ذاك وابونا كي خشي من وأن هذا صراطي مستقيما فاتبعوا ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون أوي الرقاي راستك شوين مكون شوين رقا ورزكي دين نكون كرة تفرقوا جاوازي دكوي ترقا كتانا وكو إستا أوي أمي بيتان سبيدراو تا وكل الله ترسو تقوى داربين تيجيشتي أو بكلبو بريستن باسكير ذلكم وصاكم به لعلكم تتقون كوابو لهشتك خشتي من زياوازي ما نهبو أما سدكين يعني مثلا وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله أوان فحكمه إلى شيخ وقبر أقواله إما لبو الله لبو لا رسول كيتي أقل أوهاشنا كين وقم راينا أقدار با وهو صفة إيمان دارانا يعني إيمان داران أو هابوين كاتك تشيشك مشاكل شيان هبو يكسل بولا الله ورسولك جرايت يعني الله سبحانه وتعالى آياتك كده فربه ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون إنهم لن يغنوا عنك من الله شيئا وإن الظالمين بعضهم أولياء بعض والله ولي المتقين. الله سبحانه وتعالى تدفرمي ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها باشا شوين أو حكم شريعة بكوا كدراوة بيت وشوين زقل ومكوا لهواو آرزوي نزانا كان أوانا هيسد بوناكن لاي الله تعالى تيجيشتي يعني أوها الله سبحانه وتعالى دفرمي كواتا دبي بس جوي ريالي الله ورسولك يبكين وأنا اخترتك فاستمع لما يوحى حالي بوي آياتك كلبو خشكي خمان بلين الله دفرمي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. الله أي أواني كإيمان تانينا إطاعي الله بيغمبرك يبكن تيجيشتي وأولي أمرك لخوتان بي دستلات دار بي باسي عالم والشيخ وفلاني تداني أقر عالمة چيها عالمة چيها مذهبة چيها إمامنا أقر نزاعتان بولشتك أمنو تناقينيك موضوعك مان هي أو تدرينا الشيخي من وادري أو دري الشيخي من أو دري كتابي من أو دري فرانكس وايل يقدر والتفسيري واكدي أو دلي واكدنا فإن تنازعتم في شيء أجر نزاع ما بناكو شي ما بولشتك فردوه إلى الله والرسول دجرنا بولاي الله ورسولك لبو ولي عالمك أو أوان ناويان لنا كعالمني حاكمة لبويش ناجرينه لبو الله ورسولك أجر أنجو إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر باورتان بالله بروج دوايه ذلك أو خير باشتر وأحسن وتاكترين معناه تأويل لبوتان كردي حالي بيخش من أويه ساكوابو دبي أقدار من اتباعي أو بكينك الله ورسولك صلى الله عليه وسلم أمر فرماني بيكردينا أجر أونا كين وريابة فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. كنا جابتر سن لوي كسر بيتي فرماني بيغمبر دكان صلى الله عليه وسلم كتوشي بلاو تاقي كرنوا بين يا توشي سزايا سختو بإيش بينها شبكين فليحذر الذين لسبتر سينما حذر لسبكين أقداري لسبكين الذين يخالفون عن أمري عن أمري شيء عن أمري الشافعي مالك أحمد ابن تيمية محمد بن عبد الوهاب عن أمري شيء نا أمري بيغمبر صلى الله عليه وسلم حذر بكان فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة كتوشي فتنة بن أقدار بن توشي فتنة وتوشي هلاكة لنا وتون وكو أورو كتوشبوي نبوهم كتابو إماما كسيان هيس نازاني همويان زانان لقروبا كاني خويان نزانان لقربران بركانيان كسيان بي مسلمانية وحتى بشتيان ناموس وجنو مالو من دالو يعني مالي يكتريشيان بي حلال بران بربي يكتر أو يصيبهم عذاب أليم بترسن زالوي كتوشي تعقي كرنوا بين توشي سزايا شي سخط بين أقدار بن بترسن أو أن دلين لكو تايدا فإن لم يستجيبوا لك فاعلم أنما يتبعون أهواءهم ومن أضل ممن اتبع هواه بغير هدى من الله إن الله لا يهدي القوم الظالمين. الله سبحانه وتعالى دفرمي إن جاء أجر بجويان نكردي أي محمد صلى الله عليه وسلم أو بزانة تنها شوين هواو آرزوي چيكتين أوان خويان دكون وچه لو كسا قمرات ركشوين آرزوي خوي بكويد ببير رين ماي للعين الله سبحانه وتعالى بيقومان الله رين مويو رين ماي كسي استمكار ناكا كوابو أجر جواب ندي أو بيام بتنجي وني
ئەوە ئاگدار بە شوێن ئەتباع شوێن هەوا و ئارەزووی خۆت کەتی هەر کەسێک بی بۆیە خوشی بەڕێزم بازیاتر لەوە درێژی نەکەم و ئینشاءالله بەڕێست و هەر کەسێکە کە گوێ لەو قسەی من دەبیتن ئینشاءالله بگەڕێەوە سەر پەیام و بەرنامەکەی ئەڵڵاوە کەس فێڵت لێ نەکا لە شەیاطینی و ئینس و جن لە گەورە و بیچکە لە کۆن و نوێ تەسمیلی ئەمر و فەرمانەکانی رب العالمین بەو ئاياتانم لە بۆ بەڕێزت خوێندەوە سابەڵک و بتە سەبەبی هیدایەت و خێر و سەدان ئاياتی دیکەشمان هەیە و حقیقت لەو تاریکەدا باسم کردیە کە ڕەنگە هەموو جار پێویست نەکا ئەو کەسە ئەلفەچی بەسە هەموو جار پێویست نەکە هەموو شتەکە بینینەوە هەر باسکەین بەڵام ئەو ئاياتانە بۆ بەڕێزت ئەگەر تێبگەی و بیری لێ بکەیەوە زۆر گەورن و دڵنیا بە ئەو دینە لە بۆ تووشە و ئەو دینە وەکو ڕۆژەکە وایە لە توش دەدا ئەو پێغەمبەرە لە بۆ تووشە و لە قبر پرسیار لێ دەکرێت خۆت بۆ پرسیارەکانی قبر الله سبحانه وتعالى پێغەمبەرەکەی وە کتێبەکەی صلى الله عليه وسلم وە کتێبە پیرۆزەکەی خۆت ئامادەکە و هەوڵدە و خۆت فێرکە و بخوێنە و مطالعە و متابعە بکە ئەگەر ناشزانی سەمع و تاعات لە بۆ الله و پێغەمبەرەکەی هەبیتن و دڵنیا بە نیعمەتت هەندێک جار ئەو نەخوێندەواریە کە ئەتو ئیتیباعی وحی دەکەی هەزار خوێندەواری ئیتیباعی شەیاطین و ئینسانەکان دەکا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.